هێمن فرۆشیاری ئابەری سکۆتەر پاوەرە و خۆشی بۆ ڕایکردنی کارەکانی لە دوکان بەکاری دەهێنێ، هەندێک جاریش هەر بەو ئامێرە دەچێتەوە ماڵی خۆیان. سکۆتەر پاوەر ماوەیەکی کەمە هاتووەتە شاری سلێمانی، بەڵام خەڵکێکی زۆر بەکاری دەهێنن، پێشووتر مناڵان و ئێستاش بەشێک لە گەورەکان. فرۆشیارانی ئەم ئامێرە دەڵێن ڕۆژ بە ڕۆژ سکۆتەر پاوەر کڕیاری زیاتر دەبێت. بۆ ئەوانەی کە مەسەلەن یەکەم جارێتی بەپێی شوێنەکە مەسەلەن بەپێی جادەوبان مەسەلەن تۆ لەسەر قیرێکی ساڵ لێ خوڕی زۆر باشترە وەک لەوەی لە شوێنێکی چاڵ و چۆڵیە لە قیرەکە لەمووی باشترە لەبەرەوەی قیرەکە کەمێک نەرمە یان لەسەر کومبار بدایەت کە فێرە بێ ناوخۆ لەسەر کاشی و لەسەر ئەمانە مەترسی زۆر لەسەر چیمەتۆ مەترسی زۆر شکە لە ژێر پێت ئەڕوا. هاڤەربۆرد کە زیاتر بە سکۆتەر پاوەر ناو دەبرێ ئامێرەکە لە ڕێگەی وزەی کارەباوە کار دەکات و توانای ڕۆشنی بۆ ماوەی 12 کاتژمێر هەیە، خێراییەکەی 20 کیلۆمەترە لە سەعاتێکدا. سەرەتا منداڵ و نەوجەوانان بۆ یاری و کات بەسەربردن بەکاریان دەهێنا، بەڵام ئێستا بەشێکی لە کاسبکاران لە ناو دوکان و مارکێتەکانیان یان بۆ هاتوچۆکردن لە دەرەوەی کار بەکاری دەهێنن. ئەو کەسانەی ئەم ئامێرە دەفرۆشن یان بەکاری دەهێنن هۆشداری دەدەن لە مەترسیەکانی بەتایبەتی سەرەتا کە فێر نەبووبن بۆ لێخوڕینی، چونکە پێویستی بە هاوسەنگێکی تەواوی لە شولار هەیە لە کاتی ڕۆشتندا. پۆلیسی هاتوچۆی سلێمانی هەرچەندە دەڵێ لەسەر شەقامەکاندا هاتوچۆ بۆ ئامێرە زیادی کردووە، بەڵام هێشتا هیچ یاسایەک یان بڕیارێک نییە بۆ ڕێخستنی هاتوچۆکردنی لەسەر شەقامەکان. لە چوارچێوەی یاسای هاتوچۆیە جێگەی نەبووێتەوە و ڕێنمایی ئێمە وەکو باسم کرد ڕێنمایکی سەلامەتخوازانەیە و هەوڵدن هاوڵاتیان و شۆفێران خۆیان بە دوور بگرن لەو بەکارهێنانی ئەو ئامێرانە کە بەتایبەتی لۆد و قەڵەباڵەکە لەسەر شەقام و شوێنەکان هەیە و ئابێتە هۆی دروستبوونی مەترسی بۆ سەر گیانیان و دروستبوونی ڕووداوی شێلان و ڕووداوی هاتوچۆ خواانەخواسا بێ پێویست هاوڵاتیان خۆیان بە دوور بگرن. ئەوە ئامێرە پارچەیەک کانزای تەختە و لەسەر 2 تایە دەڕوات، بۆ یەکەمترین مەرجەکانی سەلامەتی تێدایە. تەنها شتێک گەرانتی سەلامەتی ئەو کەسانە دەکات بەکاری دەهێنن بەکارهێنانی هاوسەنگی لە شولاریانە، بۆیە پێویستە بەکارهێنەرانی وریا و ڕاهێنراو بن. کارزان تارەغێن ئارتی سلێمانی.